ئەم ساڵ بەڕێوەبەراتی سەلوی سێ سادە وەکو ساڵانی پێش و دەستی کردەوە بە وەرگرتنی پرۆسی گەنم ئەو پارەی کە دابین نەکرێت بۆ گەنەمی وەرگیرا و لەلایەن حکوومەتی عێراقیەوە دابین نەکرێت تاکو ئێستا دووەج بە پارەی گەنمی 2019 گەشتووە لە وەجبەی یەکەمان 900 ملیۆن دینار بووە کە 126 جوتیار سوودمەند بوون لێ وەجبەی دووەم کە ئەمڕۆ گەشتۆ بەدەستمان ملیارێک و 600 ملیۆنە کە 225 جوتیار سوودمەند بوون لێ ئەو ڕێژەیە کە بۆمان دیاریکرابوو لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەر دووەنمێک 65 کیلۆ تا 82 کیلۆ گەنم دیاریکراوە بۆ قەزاکانی سەی سادق و قەزای شارەزور و دەربەنی خان و ناحیەی بەرزنجە هەمووی 14,500 تۆن گەنم وەرگیرا لە سایلۆکە بەڵام ڕێژەیەکی هەڵبجەی شەید ماوەرگرت پارێزگای هەڵەبجە کە ئەویش 6,000 تا 7,000 بوو بە هەمووی تقریبا 21,500 تەن گەنم وەرگیراوە لەم سایلۆیە کە خۆی توانای وەرگرتنی 40,000 تۆن گەنمی هەیە ئەو ڕێنمانەی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بەدەستمانەگا ساڵانە بۆ سایلۆکانی هەرێم بەداخەوە ساڵ بە ساڵ ڕێژەکەی داهابەزێت کە ئەمەژی بووەتە گرفتی سەرەکی بۆ جوتیار بەڕاستی ئەو جوتیارانەی کە گەنمیان زیادە مەجبور لە بازاڕی ڕەش ساغی بکەنەوە یاخود بینێرم بۆ ناوچەکانی خوارەوەی عێراق کە ئەمەش من لێرەوە داواکارم لە حکوومەتی هەرێم داواکارم لە وەزارەتی کوشتوکاڵ وەزارەتی بازرگانی کە بەجددی بێنە سەرخەت کار لەگەڵ حکوومەتی عێراقیا بکەن بۆ ئەوەی ئەو بڕێ زیاد بکرێت